شاناز ئەم هەموو پشک و پارەیە لەکوێ هێنا لە ناو پارێزگای سلێمانی شارێک داگیرکراوە شارێک فرۆشراوە لە خەڵکی سلێمانی دزیوە با تاڵەبانی ناوێرە یەک وشە بڵێ پەنجەمۆری بە زۆر بە کەسێک کردووە و شاربەدەری کردو لەم شارە ناوێرە بکاتەوە ڕاگەیاندەکانی سلێمانی ناوێرم بێن بۆ ئێرە پەخشی بکەن چەپەڵەکان ئەیانوێت ئەم دوکانانە لە دەستی کاسبکارە ئەسڵێکە و خەڵکی شارە ئەسڵێکە دەربێنن ئەو فەزاحەتە 7,000 خێزانی ناو سلێمانی ئەگرێتەوە پابلۆسکۆبا لێ ڕزمی بۆتەوە هەرچەندە بایکۆتی میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان هەبێت لەسەرمان بایکۆتی کەناڵی ئەنافتیش هەبێت لەسەرمان ئێمە بەردەوامی سڵاوی خواتان لێبێ تاوان ئێمە ئەم سێ هاوڕێیە ئەمڕۆ مەلەفێکی چەند مەلەفێکی گرنگی گەندەڵی لە بواری ئابووری و سیاسی لە پارێزگای سلێمانیا ئاشکراکەین ئەوەی کە جێگەی داخە مەلەفەکان تەمان مەلەفی یەکجار ترسناکن مەلەفی دەست بەسەراگرتن و تاڵانکاریە بە بەکارهێنانی دەسەڵاتی سیاسی و حکومی لە پارێزگای سلێمانیا ئەوەی جێگەی داخە مەلەفەکە یەکجار گرنگە بۆ ژیانی خەڵک یەکجار گرنگە بۆ پارێزگای سلێمانی بەڵام میدیاکانی دەسەڵات و میدیاکانی دەرەوەی دەسەڵاتیش بە هەمویانەوە ذاتی ڕووماڵکردنی ئەم حەدەسە گرنگیان نەبوو کە دڵنیام خەڵکی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی شۆک ئەبن کە چۆن دەسەڵات بەکارهێنراوە لە بەرژەوەندی حیزبی و شەخسی چۆن بازرگانەکان ڕاونراون چۆن دەسەڵاتی حکوومەتی محلی بەکارهێنرێ دژی کاسبکاران دژی بازار و چۆن ئەم شارە بە بەرنامە لەلایەن چەند هێزێک و چەند کەسێکەوە وێران ئەکرێت تاڵان ئەکرێت زەویەکانی دابش ئەکرێت لێمە تیمێکی هاوبەشی پەرلەمانی کوردستان و عێراقمان دروست کردووە ماوەی چەند هەفتەیەک دەستمان بە لێکۆڵینەوە کرد لەسەر داوای هاوڵاتیان سەردانی چەند ناوچەیەکمان کرد چەند فەزاحەتێکی ئەم شارە چەند بەرپرسێکی سیاسی و چەند کۆمپانیایەکمان بۆ دەرکەوتووە لە ماوەی ڕابردوو سەردانی گەڕێکی کورساتمان کرد لەوێ پێشلکاریەک هەبوو کۆمپانیایەک هاتووە ناو زەوی گشتیەوە شەقامێکی داگیر کردووە دوای لێکۆڵینەوە لە کەیسەکە بۆمان دەرکەوت ئەمە گەورەترە لە داگیرکردنی شەقامێ بەڵکو شارێک داگیرکراوە شارێک فرۆشراوە ئەو کۆمپانیایەکی ئاسایی نییە خێزانێکی سیاسی گەورە لە پشتیوەتی کە ئێستا هاوڕێمان دکتۆر غالب وردەکارەکەیتان مباسەکات کە چۆن دەسەڵاتی سیاسی بەکارهێنراوە بۆ بەش و ڕیشکردنی زەوی ئەم شارە چۆن دەسەڵاتی سیاسی بەکارهێنراوە بۆ ڕاونانی بازرگانەکان بۆ دەست بەسەراگرتن بەسەر مڵکی گشتیە بۆ فێڵکردن لە کاسبکارانی ناو بازار دکتۆر غالب فەرموو بەڵێ سڵاوتان لێبێ طبعاً ئێمە من و کاک سەرکەوت و کاک سیروان دوای ئەوەی کە بە دوادا چوومان کرد بۆ جادەیەکی تقریباً پێی بڵێن جادەیەکی سی لە نزیکی بەرزایەکانی سلێمانی بەرەو خوارەوە بۆمان دەرکەوت کۆمپانیای IQ کە هاتوۆتە ناو جادەکەوە و ئارزەکانی جادەکەی داگیر کردووە و نایڵێ ڕێگری ئەکا لە دروستکردنی ئەو جادەیە کە هاوڵاتیانی سلێمانی زۆر سوودمەند ئەبن و کار ئاسانێکی گەورە ئەکا بۆ کەمکردنەوەی کات لە هاتوچۆکردن لە ناو سلێمانیدا دوایەوەی کە ئەومان بڵاو کردەوە بۆمان دەرکەوت کە ئەم کۆمپانیا هەر ئەوە نییە کە داوای سەرانە و پارە وەرگرتن لە حکوومەت و لە کۆمپانیاکانی ترەکە بەڵکو بۆتە ڕێگر و کارەکە لە ڕاونانی بازرگانەکان و کارەکە بۆ ئەوەی کە پشکی بازرگانەکان کە ئەوانەی بێپشتن پشکەکانیان بە زۆر و بە سەرانە لی وەرگێتەوە ئێمە لێرە سێ کۆمپانیا باسەکەین کە هەر پەیوەستە بە IQ کە خۆتان نەزان IQ-یەکێک لەو کۆمپانیانەیە کە ئەنتەرنێتی هەموو سلێمانی یان ئەتوانین بڵێن ئەنتەرنێتی بەشێکی لە عێراق لە بەردەستایەتی ئەگەر خاوەن کۆمپانیایەک بێت ئەم کارانە بکە ئایا من چۆن لە ماڵ سیقەم بەو ئەنتەرنێتە هەبێت کە تەجەسوس بەسەرمۆ نەکرێت ئایا هاوڵاتیە کە قسە بکا بە مۆبایلێک بە ویبسایتێک بەکاربێنێت بە IQ بێت چۆن بڕوای وابێ ئەم IQ-وە تەجەسوس بەسەریوە ناکە ئێمە لێرە سێ کۆمپانیا هەیە کە پەیوەستە بە IQ نێت بۆ بازرگانی گشتی IQ نێت بۆ ئەنتەرنێت IQ نێت بۆ خزمەت گوزاری ئەم سێ کۆمپانیا یەکەم جا هی دوو کەس بووە هی یەکێکیان بازرگان بۆ ئەوی تر کەسێکی بیانیە بەڵام لە شەو ڕۆژێکا لیان وەرگرتووە و پشکەکانیان بەم شێوە دابش کردووە بەسەر خەڵک بەسەر کەسی سیاسی و عائیلەی سیاسی خۆشبەخت یعنی یەکێک لە شتە خراپەکانی ئەم وڵاتەی ئێمە
کە چەندین ساڵە خەڵک شۆڕشەکە چەندین ساڵە خەڵک ئەنفالەدا خەڵک شەهیدەدا بۆ ئەوەی بنەماڵە و بەعس و ئەوانە حکومینەکە بەس کە ئێستا بۆمان دەرکەوتۆ زۆرترین بنەماڵە حکومانەکە و ئەو بنەماڵانە کە هەمویان دینار لە گیرفانیانە نەبووە کە بەداخەوە بوونە بۆ ئەوەی سیارەیەکیان هەبێ کە ئێستا باخیرە و تیارەی شخصیانەیە یەکێک لەو کۆمپانیان کە ئایکیوە کە دەستیان بەسەراگرتووە ئەویش شاناز ئیبراهیم ئەحمەد دەستی بەسەر ئەم کۆمپانیا گرتووە بەپێی ئەم نووسراوانەی کەلامانە کوڕێکی شاناز بە ناوی ئاسۆس عەبدولەتیف محەممەد جەمال 10 ملیۆن پشتی هەیە لە کۆمپانیاکە لەگەڵ ئەوەیە بەوەش وازی نەهێناوە هاتووە کچەکەیشی بەشدار کردووە بە زۆر بەسەر کۆمپانیاکەیە کە ناوی سارە عەبدولەتیف محەممەد جەمالە کە 36 ملیۆن پشتی هەیە ئەمە بەس لەم بەشەی کۆمپانیا بینە سەر کۆمپانیایەکی تر هەر ئایکیو ئۆنلاینە بۆ خزمەتگوزاری و ئەنتەرنێت و پەیوەندیەکان ئاسۆ عەبدولەتیف محەممەد جەمال کە کوڕی شاناز ئیبراهیم ئەحمەدە کە ڕۆژ نییە مێشکی خەڵک نەبا بەوەی کە بڵێ ئێمە ڕێگری ئەەکەین لە سەرانە وەرگرتن ئێمە ڕێگری ئەەکەین لە بازرگانی نایاسایی لە سلێمانی کەچی خۆی بۆ تەخاونی نیوەی سلێمانی کەسیش نییە قسە بکە وەقو باتاڵەبانی ناوێرە یەک وشە بڵێ خۆش لەوە ناخۆشتر ڕاگەیاندنەکانی سلێمانی کە خۆیان بەسەر بەخۆدا ئەنە ناوێرن بێن بۆ ئێرە بەخشی بکەن ئەگەر ڕاگەیاندنکار نەوێرێ ئەمە پەخش بکە ئەی هاوڵاتی فەقیر چۆن بتوانێت دیفاع لە مافەکانی خۆی بکە ئەو ڕاگەیاندنکارانەی کە لە پشتەوە پارە لە قوبات تاڵەبانی وەرئەگرن بۆ ئەوەی هەموو ڕۆژێک راپۆرتێک لەسەر من و سەرکەوت و ڕێبوار و سیروان و ئەوانە بکەن با ئەگەر توانیان هەبوایە ئەگەر دەیانوێر سربەخۆبان ئەبوایە لێرە ئامادە بووایان ئێستا لێرەوە داواکارم لە قوبات تاڵەبانی ئەگەر ڕازگۆیە لەگەڵ خەڵکە ئەگەر دەیەوێت سەرانە وەرنەگرێ با بچێ یەکەم جا لە پووری دەست پێ بکە بزان ئەمانە چین ئەم پشکانە لەکوێ نابوو هەمومان با بچین بگەڕێن بە دوای سەروەت و سامانی ئیبراهیم ئەحمەد بزان لە پەنجاکانە چی بووە لە هەفتاکانە چی بووە لە هەشتاکانە چی بووە خێرە لە 2000ەکانە ئەمانە خاوەن 100 ملیۆن دلار بن ئەمە کچێکی تری شانازە بەناو سارە عەبدولەتیف محەممەد جەمال 336 هزار پشتی هەیە لە کۆمپانیایەکی تر ئەمەیان کۆمپانیایەکی ترە بەناو ئایکیو ئۆنلاین بۆ خزمەتگوزاری ئەنتەرنێت و پەیوەندیەکانی سنووردار ئاسۆس عەبدولەتیف محەممەد جەمال 100 هزار پشتی هەیە سارە عەبدولەتیف محەممەد جەمال 360 هزار پشتی هەیە یعنی لەوێ 30 ملیۆن لێرە لە شوێنێکی تر 10 ملیۆن لە شوێنێکی تر 360 ملیۆن لێرەیش 108 ملیۆن پشتی هەیە ئەمە سارە ئاسۆ عەبدولەتیف محەممەد جەمالیش 30 ملیۆن پشتی هەیە ئەمانەوێت داواکاری گشتی بپرسێ شاناز ئەم هەموو پشک و پارەیە لەکوێ هێنا لە ناو پارێزگای سلێمانی ئەمانەوێ ئەو ڕاگەیاندن سێبەرانەی کە هەموو ڕۆژێ قسە لەسەر سربەخۆکانەکانم بپرسن شاناز ئیبراهیم ئەحمەد ئەم هەموو پشکەی لەکوێ هێنا ئەمانەوێ قوبات تاڵەبانی و پاڤێڵ تاڵەبانی بپرسن کە 3 مانگە مێشکی ئەمەیان بردووە بە ناوی چاکسازیوە بپرسن ئایا شاناز ئیبراهیم ئەحمەد ئەم هەموو پارە و سەروەت و سامانەی کە لە خەڵکی سلێمانی دزیوە لەکوێ هێناوێتی ئەگەر توانیان ئەم پرسانە بکەن و بە داداچوون بکەن کەواتە ئەوان ڕازگۆن ئەگەر نەیانتوانی بیکەن کەواتە ئەوان هەموویان مافیان و دەیانەوێت سەروەت و سامانی خەڵک ببەن لەوە خۆشتر ئەمە ئەمری محکەمەیە کەلامانە کوڕێک کە خاوەنی ئەم پشکانە بووە هەمووی ناردویانە بۆ دەرەوە شاناز نردوێتی بۆ دەرەوە تا هاتۆتۆ هەموو پشکەکانی کلۆتە ناو کچەکەیوە هەموو پشکەکانە بێ ئەوەی بزانێ هەموو پشکەکانی کلۆتە ناو کچەکەیوە ئەوە بڕیاری محکەمەیە دوای ئەوەی کە هاتۆتۆ بۆ سلێمانی شکاتی کردووە طبعاً بەرپرسانی سلێمانی هەمویان مەمنونن بچن چایەک لای شاناز بخۆن بە مەحافزیشەوە مەمنونن بڕۆن چایەک لای شاناز بخۆن لەبەرەوە نەیانتوانێت بە دوواداچوون بۆ کارەکانی بکەن کە نەیانتوانێت بە دوواداچوون بۆ کارەکانی بکەن ئەم کوڕە چۆ شکاتی کردووە لە هەولێر هەرچەند هەولێر خۆی شوێنژێرێکی پاک نییە هەولێر ئەو شوێنەیە کە محکەمەکەی حکمی لەسەر 100
ئەیەوێ حکوم لەسەر 100 کەسی ئازا و بوێر و مەدەنی لە بادینانە بدا بەڵام هاتووە ئەم حکومەیان داوە کە ئەڵێن ئەم کوڕە خاوەن پشکەکانە نەک شاناز برای مەحمەد و کچ و کوڕەکەی کە هاتووە بێرە پشکەکانی بووە بەرپرسێکی ئێرە زەختی لێ کردووە بە زۆر نردوێتی بۆ ئەوروپا و پشکەکانی بۆ نەگەڕاوەتەوە لەبەر ئەوە وەکو دەڵێن ئەوەی ماڵی لە شوشە بێ با بەرد نەگرێتە خەڵک شاناز ئەحمەد لەم سەر و لەو سەر کە حملەی هەڵبژاردنەکە قسە لە سەرێ ماکە شاناز برای مەحمەد من بەس یەک پرسیارم لێت هەیە تۆ لە هەفتاکان و هەشتاکان بە باوکتەوە بەخۆتەوە بە خوشکەکانتیشەوە چیان هەبوو کە ئێستا نیوەی سلێمانی مولکیەوەیە ئیتر لەبەرەوە خەڵکی سلێمانی ئێوە دەناسێت داواکارم لە دەنگدەرانی یەکێتی و دەنگدەرانی بزودنەوەی گۆڕان کە کۆیانیان کردوەوە بەناو هاو بەناوی یەک ریزیەوە کە لای من یەک دزیە دەنگ بە دزەکان نەدەن دەنگ بەم دزانە نەدەن ئەم دزارە سەروەت و سامانتانیان بردووە ئێوە لە ئیجارن ئەوان لە ڤیلەکانن ئێوە لە ئیجارن ئەوان لە گردەکانن ئێوە دینار لە گیرفانتانە ئەوە کوڕەکانیان خاوەن ئەوەندە پشکە بزان خۆیان چەر خاوەن پشکن لەبەرەوە داواکانی لێتان چیتر سقە بەمانە نەکەن ئەمانە بنەماڵای مافیان بەسەر ئەم خەڵکەوە و دەیانوێت سەروەت و سامانەکەتان بخۆن زۆر سپاس ئێستا بابەتێکی تر گرنگتر هەیە و ئەویش کاکسیروان باسیەکە کە هەر کەیسێکە پەیوەستە بە پارێزگای سلێمانی و دوکاندارەکانەوە ڕۆژتان باش بێگومانم کۆنگرە ڕۆژنامەوانیە لە نووسینگەی پەرلەمانی عێراقا پێشوەخت هەموو ڕۆژنامەوانەکانمان بان کردبوو یەکێکیان نەیانوێراوە بە وشە ئێڵێ من نەیانوێراوە لەبەر ئەوەی فشاری سەرکردایەتی یەکێتی و بنەماڵەکانیان لەسرە نەیانوێراوە ئامادە بن لێرە اینجا بزانن ئازادی ڕادەربڕین لە لای خەڵک چۆنە ئەوەی ئێمە باسیەکەین ئەم هاوڕێیانەمان باسیەکەین ئێمە کۆکارێکمان دروست کرد لە ناو پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق بۆی بە دوواداچوون بکەین بە شێوازێکی مەدەنی و مۆدێرن بە بەڵگە شتەکانمان بێنینە مەیدانەوە ئێمە ئەم شتانی کە باسیەکەین هەمووی لە دادگا سەلمێنراوە شکاتی لەسرە ئێستا باسی پیلانێکی ترسناکتان بۆکەم کە لە سلێمانی هەیە بێگومان لە هەولێر و دۆکیژەیە لە سلێمانی هەمومان بازاری زێوەر و قەیسەری نەقیب و بازار جادەی کاوە و بازارەکانی تری ناو دەبۆکە و ناو سلێمانی کۆنەکان ئەزانین خاوەنی ئەوانە پێشێک کە دوکان بێن سینەما بووە لە چلەکان لە پەنجاکانە خەڵکانێکە بوون بە سەرقفلی ئەم دوکانانیان کڕیوە خەڵکانێکە بوون لە حکومەتیان وەرگرتو بەکرێ هەتا ئێرە ئیشەکە ئاسایی و خەڵک هەیە و هەموو ناوەکان ناوی تایە کچە شەهیدی تیاماوە ناوی تایە باوکەکە شەهید بووە لە پێناویم کوردستانەیە بەڵام نۆمانگ ئەبێت پیلانێک لەلایەن هەندێک بەرپرسانی شارەوانی و هەندێکیش لە ناو پارێزگای سلێمانی و هەندێکیش لە ناو ئیداری مەحەلی و بە سپۆنسەری سەرکردایەتی بنەماڵەکان کە لێرە هەن ئەیانوێت ئەم دوکانانە لە دەستی کاسبکارە ئەسڵێکە و خەڵکی شارە ئەسڵێکە دەربێنن بە فێڵی مزایدەکردن و بە فێڵی ئەمانە دەمێکە لەویان بۆی گەنجی تری سوودی لێوەربگرێ ئەیانوێت لێیان دەربێنن خۆشبەختانە دوای 9 مانگ پیلانسازی چەپەڵەکان من ناوێنم چەپەڵەکان من بە 2 ڕۆژ لەگەڵم هاوڕێیانەمانە بە دوواداچوونمان بۆ کرد یاسایەکمان دەرکردبوو لە پەرلەمان یاسایەک لە ساڵی 2021 دەرمان کردووە کە بە ڕوونی حەق ئەیە بەم هاوڵاتیانە کە لەوێ بۆ کاسبی لەوێ کاسبین بۆ کەس نییە دەستکاری ئەم بەڵگەنامە و ئەم عقدانیان بکە بەڵام وەکوتم بە سپۆنسەری چەک و بە سپۆنسەری تۆقێنن و بە سپۆنسەریەوەی کە شارەوانی سەرۆکەکەی ئایدی لایەنێکە و سپۆنسەریەکرێ لە لای بەرپرسێکەوە هاتن فێڵ لەم خەڵکانە بکەن بێگومان ئێمە بۆیە لێرەین بێگومان بۆیە خەڵک دەنگیاوە بە ئێمە کە ئێمە دەنگ و ڕەنگی ئەوان بین ئەو بڕیارانەمان هەڵۆشانەوە ئەو بەرپرسانەی کە بەرپرس بوون لەو پیلانجێڕیە کە خەڵکی سلێمانی وەدەرنێن وەکو دکتۆر غالب و کاکسەرکە و ئاماژەیان پێکرد زۆرینەیان لە ڕێی ئەوروپان ئێمە نایڵین ئەوە بکرێ جارێ یەکەم شت ئەو دوکانانەی 4 دوکان بە مزایدەی ناحەق خرایە ناو مزایدەوە بۆ خەڵکانێک کە ناوەکانیانمان لایە خەڵکانێک کە پاسەوانی بەرپرسن هێناوێنن چەکیان بۆ کردون 85 چەکیان بۆ کردون هەرێکی بە 6 میلیۆن من نازان پاسەوانێک یا کوڕێکی فەقیر 85 میلیۆن چەکی 20 میلیۆنی لەکوێ بوو بۆیان کردن هەتا و دوکانانە داگیرکەن کورت و پوخت ئێمە لە وڵاتێکە ئاژین مافیا پابلۆسکۆبا لێرە زین بۆتەوە مافیا هەموو شەوەیە خەمانەگرێ هیچ کەسێ بە ئارامی ناژی من لەم زوومەوە پێتان دەڵێم بەخۆشمەوە بە ئارامی ناژین لێرە ئەوە تا ڕۆژنامە نووس و ڕۆژنامەوان لە ترسی هەڕەشەی ئێوە لە ترسی پەیجە پیسەکانتان لە ترسی جنێو فرۆشەکانتان ناوێرن لێرە ڕووماڵی ئێرە بکەن ئێمە بەردەوامین
بەردەوامینیش زۆر گرنگیشە خەڵکیش بزانێ ئەگەر ئێمە مێشکمان لەسەرم جادانە پژا ئەوە با ئەم کوردستانە خۆش بەڵام بزانن ئەو شاخ و گردەی کە داگیرتان کردو ڕۆژێک تەفروت و نابن. سپاس. زۆر سپاس. یەک ئیزافەیتر لەسەرەوەی کاکسیروان طبعاً ئەو فەزاحەتە 7,000 خێزانی ناو سلێمانی ئەگرێتەوە کە شارەوانی و چەند بەرپرسێکی شارەوانی و چەند بەرپرسێکی تری محەلی بە سوودوەرگرتن لە دەسەڵاتی حیزب حکومڕانەکان لەم شارە دەیانەوێت 7,000 خێزانی ئەو بازارانە بێڕسق و ڕۆزی بکەن کە 30-40 ساڵە ئەو دوکانانیان بەدەست و ئێستا بازار شکاوە کاتێککە بازاری سلێمانی شکاوە ئەبێت و هاوکاریان کەیت نەک ئەرکیان لەسەر قورسکەی چیان کردووە بە ئیستیغلالکردنی یاساکە مولکەکانیان لە ژمارەیەکیان سندوتەوە دواتر دەڵاڵێکیان ناردووە بۆ لای دوکاندارەکان پیان ئەڵەن ئێمە بە دەفتەرێ 2 دەفتەر ئەتوانین کێشەکەتان بۆ حلکەین واتە هەر خۆیان ئەیان خسویان تەمەزاتەوە هەر خۆشیان دەڵالێکە نێرن بە هاوبەش لەگەڵ دەسەڵاتە بۆ ئەوەی بتوانن ئەم لەم ڕێگەیەوە لە هەر 1,000 کەسەکە بتوانن لەیەکی دەفتەرە 2 دەفتەرە لێ بسێن کە نزیکەی 10 ملیۆن دلارەکات بۆ تاڵانکردنی ئەم شارە خەریکی خوێنمژینی خەڵکی فەقیرن لەسەر ئەو مەلەفانەی کە باسمان کرد لەگەڵ هاوڕیانە چەند مەلەفێکی تری گرنگەیە بەرپرسی باڵای یەکێتی تایە ئێمە خەریکی دەستخستنی بەڵگەکانی ئەویشین کە چۆن لە شەوێکە 7 کۆمپانیایی بە شەوی نیوە شەو بەرپرسێکی باڵای کۆمپانیەکانی سلێمانی هێناوە پەنجەمۆری بە زۆر بە کەسێک کردووە و شاربەدەری کردو لەم شارە ناوێرە بگەڕێتەوە کە چۆن 375 دۆنم زەوی لەسەر کەناڵێکی حیزبی تاپۆ کراوە بەبێ ئەوە هیچ حەقی خۆی بە فلسێکی یاوێ بە حکومەت دواتریش داوای قەرەبووە کاتوە کە چەند مەترێک لە زەویەکەی بەرجادەیەکەوێت و بەڵگەمان دەستکەوتووە لەسەر بە سکرتارەتی تاالبانی کۆمەڵی بەڵگەی گرنگە خەریکی کۆتایەکەین لەسەر سەرۆکاتی هەرێمی پێشوو مەسعود بارزانی کە چۆن دەسەڵاتی خۆی بەکارهێناوە لە بەغداد چەند مڵک و ماڵی گشتی هی حکوومەتی عراقیە نەیگەڕاندوێتەوە ئەو هەموو ملیار دلاری هەیە بەڵام تەماح کردوتە سەر مڵک و ماڵی گشتی ئەو نزیکەی 4 سیارەیە 4 سیارەی حکوومەتی عراقی لە کاتێک ئەندامی مەجلیسی حکوم بووە سەرۆکی مەجلیسی حکوم بووە هەتا ئیستا نەیگەڕاندوێتەوە بەوە تێر ناخوا کە نەوتی ئەم وڵاتە ئەدزێ بەوە تێر ناخوا کە سەرۆت و سامانی ئەم وڵاتەیە بە بەوە تێر ناخوا کە کۆڕەک لەسەر حسابی بودجەی گشتی هەرێمی کوردستان ئەژێنێت بەڵام هاتووە تەماحی کردوتە چەند سیارەیەک چەند بەرپرسێکی تریان کە هەندێکیان ئێوەزان فەزح کران لەسەر دزی لە بەغداد دەرکران لەوانە وشیار زێباری لە گەندەڵیەوە گلاون ئەویش چەند تەبەن سیارەیەکی حکوومەتی عراقی بردووە دزیوێتی نایگەڕێنێتەوە ئەمانە کۆمەڵە مەلەفی گەندەڵن ئەمانە بۆ ئەوە لە بەغدان ئەو دزیە بەردراوام بێت بۆ لە بەغدان کۆمپانیەکانی خۆیان قەڵەوترکەن بۆەوە لە بەغدانین بەرگری لە مافی خەڵکەن کاتێک خەڵک بێدەنگە بێت تەنها بۆەوە ناوەسن موچەکانتان ڕوبع موچەکەن دوکانەکانتان لێداگیرەکەن شەقامەکانتان لێداگیرەکەن قەتعەکانتان بەکرێ ئەدەنێ خۆڵی بەرماڵەکانتان ئێن بە کۆمپانیەکان نانی سەرسەفرەکانتان دەر بە کۆمپانیەکان ئەبێ ئێمە هەمومان یەک بگرین پێکەوە کار بکەین و بتوانین بە هەمان نەفەسی ڕابردوو بەردەوام بین بە هاوبەشی لەگەڵ برایانمان لە پەرلەمانی کوردستان ئەوانەی کە هاوشەوەی کاکسیروان بیۆریان هەیە نەچونەتە زێر سەفەقاتی حیزبی و کۆمپانیەکانەوە ئەگەر میدیاکارەکانیش بیۆری ئەویان نەبێ بەشێکی زۆریان کە ڕووماڵی ئەم جۆرە مەلەفانەکەن خۆشبەختانە سوۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵاتەکان هەیە بەتەئکید دەنگی حەق هەر ئەگات هەرچەندە بایکۆتی میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان هەبێ لە سەرمان بایکۆتی کەناڵی NRTش هەبێ لە سەرمان لەوە نزیکەی 3 ساڵە هاوبەش لەگەڵ دەسەڵاتە بایکۆتی ئەو دەنگە ئازانەکەن بەڵام دەنگی ئێمە هەر گەشتووە هەر ئەگات و دڵنیاین خەڵکیش پشگیری ئەو دەنگە حەقانەکات دەنگە ئازاکانەکات و لەم هەڵبژاردنە ئەبێتە ڕۆژی تۆڵە لێکردنەوەیان زۆر سپاسانەکەین دەستان خۆش بێت.